ئەمڕۆ ئەم سیمینارە ڕێکخراوە بۆ ژنانی ناو پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە هەموو ئایدا جیاوازیەکانیانەوە پرسێک کۆکردونەتەوە کە هیچ پرسی ژنانە پرسی پراوێزخستنی ژنانە بۆی ئەمڕۆ سیمینارەمان ساز کردووە لەسەر دەستنیشانکردنی هۆکارەکانی نەچوونە پێشەوەی ژنان لە بەشداری سیاسیە ئەم چەند بەڕێزە لێرە سیمینارەکەکەن هۆکارەکان دەستنیشانەکەن بەهیوای ئەوەی بتوانین لە داهاتووە باشتر و تۆکمەتر کار لەسەر بابەتی ژنکەین و بەتایبەتی بابەتی پراوێزخستنی ژنان بکەین و بەرەو دۆخێکی باشتر. بەڵام سیرەکەی ئافرەتانی ئێمە زۆر بەتوانان لەو بوارەیە ئافرەتانی ئێمە هەم لە دەرەوە کار ئەکەن هەم لە ماڵیشەوە دایکێکی سەرکەوتون خێزانێکی سەرکەوتون ماڵێکی ئارام و چۆنەڵێیت بە تەرتیب و ئیداریان ڕاگرتووە. خاڵێکی تر بەکارهێنانی ئاینە بە پاساوی ئەوەی کە ئاین هۆکارە یاخود ئاین ڕێگرە لە بەردەم چوونە دەرەوەی ئافرەت یا ئاین فەرزی کردو بەسەر ئافرەتەکەوە لە چوارچێوەی دیوارێکە و لە ماڵی خۆیان بمێنێتەوە. بەڕێزان ئەمە پێچەوانەی ئاینە لە ئەسڵا لە ئەنجامی کللتوری ناتەندروستی کۆمەلگا ئافرەت تووشی بێهیوایی و ڕەشبینێکی زۆر بووە کە ئەمە وای کردووە کە ئافرەت قەنەعەتی بۆ دروست بووە ئەڵێ من ناتوانم من نازانم جا من چی بکەم. ڕاستە ئەم حاڵەتە ئەکرێ ئێمە ئەو کللتورە هەڵانەی کە لەناو کۆمەلگای ئێمەیە هەیە ئەکرێت لە ئێستەوە هەنگاوی بۆ بنێن کللتورە هەڵەکان هەوڵ بین بە شتی باشتر بیان گۆڕین دوایی ڕاستە ڕەنگە ئێمە خۆمان نەیبینین بەڵام بۆ ساڵانی داهاتوو بۆ نەوەکانی ئێمە ئەو کللتورە هەڵانە ڕاستە بێن و ئێمەش وەسیلەیەکی باشە بین لە ڕاستکردنەوەی ئەو کللتورانەیە.